سەرک وەزیران مەسرور بارزانی لە بەغدایە بێگومان یەکێک لەو دۆسیە گرنگانەی کە لەگەڵ بەرپرسانی بەغدا قسە و باسی لە سەرکاتیان گفتوگۆی لە سەرکات بابەتی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە. لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵا مەریوان قەرانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە. کاک مەریوانم کاتە باش، ئەگەر بەگشتی لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر گرنگی ئەم سەردانە لەم کاتەدا پێمان بڵێ بۆچی ئەم سەردانە لەم کاتەدا گرنگە؟ ئەمڕۆ کە زۆر سپاس بۆ بەڕێستان، ئەمڕۆ کە بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەردانێکی بەغدای کردیە و لە سەردانەی چاپێکوتنە چێگەڕێز وزەرای عێراقی فدرال کردیە بەڕێز محەممەد شیع سوودانی لەسەر هەندێک بابەتی گرنگ و پەیوەست بەو چەند ئەو ماوەی کە دێتن و یان ئەو بابەتانەی کە دستوریە و لە ڕێی دستورۆک گفتوگۆی لەسەر دەکرێت و کێشە و گرفتی هەیە چارەسەرکرێت. من زمنی ئەو بابەتانەیە کە مادەی ١٤٠ و هەروە بابەتی ئابووری هەیە، هەر زمنی ئەو سەردانش هەر بابەتی موچە و بوجەش هەیە چارەسەرکرێت. واتە گرنگدان بەو بابەتانە و سەردانی جەنابیان بۆ بەغدا بۆ دەستینانی دەستکەوتێک، هەر کاتێکیی جەنابیان سەردانی بەغدا دەکا بە بەسپی کۆتای هینانی بە کێشەکە و هینانەوەی دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە. وتمان کە یەکێک لە بابەتە گرنگەکان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ جیا لەو بابەتانەی جەنابێ باسی کرد کە شایستەداراییەکان و موچە و بودجە و بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و کۆمەڵی پرسی دیکەی ئەمنی، یەکێک لەو بابەتانەی کە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی بەغداکە لەسەری ئەویش بابەتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە. هەر دوێنێش ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا کە لیژنەیەک بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا لەسەر ئەم پرسە پێک بهێنرێت. پێتان وایە دروستکردنی ئەم لیژنەیە توانێت چه هەنگاوێک لەم چارەسەرکردنی ئەم بابەتە باتە پێشەوە؟ دونێکە بە ئامادەبوونی سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی هەرێمی کوردستان لە کە بەشداری کرد لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران راپۆرتێکی پێشکەش کرد بە ئەنجومەنی وەزیران سەبارەت بە بوونی ئەو کێشە و گرفتانەی کە لە ناوچەکان هەیە، کە لە ناوچە کوردستانیەکان هەیە کە دەبا مزمنی ئەوانەی دەکەیتە مزمنی مادەی ١٤٠ ئەو کە لە ڕووی تعریبەوە کە لە ڕووی کێشە و ئەو گرفتانە چۆن چارەسەر بکرێتن. لەو یەکێک لەو بەخۆ مادەی ١40 بە چەند مادەی دستوریە دەبا هەتا ساری 2007 کۆتایی پێهات بایە بە چەندین بە 4 مەرحەلەیدا چوبایە و کۆتایی پێهات بایە مادەی ١40 و دیتیشمان مەسەلەن لە ڕابردووی یەکێکی حەنان فەتلاوی یان هەندێک فاشیەکانی ئەوانی کە لە بەغدان کە باسی ئەویان دەکرد کە چۆن مادەی ١40 ڕاگرتیان. بەڕاستی ئەو بڕیارەی دونێی ئەنجومەنی وەزیران و بڕیاری کاک مەسروری بڕیارێکی زۆر جەریانە بووە کە باسی لەوەی کردێ بە هیچ شێوەیەکی لەسەر مۆزوعی بابەتی ١40 و ناوچە کوردستانی بە هیچ شێوەیەکی مساومەی لەسەر ناکرێ و دەبێ بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. و هەروە بابەتە خاڵێکی دیجی زۆر گرنگی تێدایە سەقابوونی هەرێمی کوردستان بە کێشەی لابەلاو بە کێشەی دی نابیتە ئەوەی کە ئەمە لەسەر مۆزوعی ئەو ناوچە کوردستانیەکان مساومەی لەسەر بکەین و یان کاری لەسەر نەکەی باکسەوە بە بەرداوامی کاری لەسەر دەکەین. و ئەوە بکەو لە بەیانەی دەستخۆشیشی دەکرێتن کە تێدا باسی ئەوەی دەکرێتن کە ئەفۆن کە ئەو لزنێکی باڵا پێکاتی ئەو لزنە باڵایە کاری ئەوە دەبیتن یەکەچیان دانانی نەخشەی ڕژنووسەکی نەخشەی ڕێگای لۆ چارەسەرکردنی ئەو ناوچە کوردستانیەکان و بابەتی دووەمیشی ئەوەیە دانانی پلانێک بۆ چۆنی چارەسەرکردنی و گفتوگۆ لەگەر حکوومەتی فدرالی بکرێتن. بەڵێ کاک مەریوان، یەکێ لەو گرفتانەی کە هێشتا ماوە لە بەردەم خەڵکی کورد لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان
بابەتێک بۆم چەند ڕۆژەی پێشتراتە نێو پەرلەمانەوە بەڵام بەداخەوە نەزانرا بۆ ئەرقەلەی تێکەوت ئەویش هەڵەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی بەعز بوو کە ئەمە بووەتە هۆکارێ بۆ دروستبوونی زۆر کێشە و گرفت لە ئێستادا. بۆچی ئەم بابەتە وەلانرا، بۆچی ئەم بابەتە چارەسەر نەکرا، ئەم پرۆژە یاسایە نەیتوانی وەکو پێویست بچێتە پێشەوە؟ ئەگە بێنەوە سەرەوە بابەتی تەماشاکەینەوە قەراری مەجلس قیادەتی سەورە هەیە کە منحل کە باسی ئەوەی دەکاتن باسی ئەو ناوچانەی کە کوردستانینە بۆ بڕیارانە تعریب کراینەوە کەتینە سەر پارێزگایەکی دییان کاریانە سەرکردیە. ئەو بڕیارانە مەسلحەتی چەندلایەنە چ تێدایە چەندلایەنە چ تێدایە کە نێلن جێبەجێ بکرێت و کارێسکرێت، بەڵام بە بەردەوامی ئێستا کاری لەسەر دەکرێتن. لێرانە شتێکی زۆر گرینگە کە باسی تێدا بکەین. یەکێک لەو کارنامەی حکوومەتی عێراقی کە پێشکەش کرا ئەو کاتی کە کارنامەی سیاسی بوو و کارنامەی حکوومەتی بوو کە گفتوگۆی لەسەر کرا ئەوجا کۆتایی پێهاتوو هاتە پەرلەمانی و باسیشی کرد سەرۆک وەزیران و لێن دەرج دەنجی لەسەردادا. واتە لێرانە ئەوە ئیزباتەکی کولیەکە فعلەن مادەی 140 کێشەی هەیە لەم کێشەکە و دەبی چارەسەر بکرێتن و ئەمری واقعات چکە لە دستوری ژاماژەی پێکردیە و هەر ئەواش دەنجشی لەسەر پێدرا لەسەر زۆربەی ئەو لایەنە سیاسیانەی یان ئەو ئەدا پەرلەمانانەی کە لە پەرلەمانن دەنجشیان لەسەر ئەو بابەتەدایە. گرنگی ئەوەی کە زمانی ئەوەی ئەو بەرنامەی کە داوا کرا تێدا جێبەجێ بکرێتن ئەوەیە دەبیتن لژنەی مادەی 140 تەفعیل کرێتەوە چارەسەرکردنی کێشەکەی بکرێتن. ئەوە دەبی بە زووترین کاری لەسەرکرێت بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە. چەند قەراراتەکی مەجلس قیادەتی سەورە هەیە لە پاش 68ەوە ئەو قەراراتانە دەرچۆکە نۆ قەرارە پێوەستە بە کەرکووک، مەنتیقەی کەرکووکە، دیارەیە، مەغمورە، مووسرە، شنگارە دەگەیتەوە ئەو سنووری ئەو هەموو شوێنەی شمول دەکات. واتە دەبی ئێمان لێرانە کۆدەنجیەک و یەک دەستیەکەبی لەلایەن هەموو لایەنە کوردستانیەکان و وەروە دروستکردنی ئەو بابەتە کاری لەسەر بکرێت بۆ چارەسەرکردنی لەناو پەرلەمانی عێراقی وەرەوە حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراقی و ڕئیس وزرای عێراقی دەبی بە هەموو شێوەیەکی هاوکار بیتن و بگاتە بڕیارێکی کۆتاییش لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرکردنی ئەو کێشەیە. ینی ئەوەنەی سەیری مادەی 140ەکەی ئەو هەموو هەنگاوانەی کە بۆ ئاساییکردنەوەی ئەو ناوچانە پێویست بوو بنرێت لە چوارچێوەی مادەی 140 و ئەزانم تەنها بابەتی قەرەبووکردنەوە تا ڕادەیەک وەکو هەنگاو چوەتە پێشەوە. ئیدی ئەوانەی دیکە کە خۆی لە سەرژمێری دانیشتوانی ینی ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کێشە لەسەرەکان بوو، ئاساییکردنەوەی یان سەرژمێری دانیشتوانی ئەو ناوچانە و ئەنجامدانی ڕاپرسی لەو ناوچانە بۆ دیاریکردنی ویست و هەڵوێستیان، هەروەها گەڕانەوەی ئەوانەی کە لە شوێنێکی دیکەوە هاتبوون. ئەمانە هیچی وەکو پێویست نەچووە بواری جێبەجێکردن. ئەگەر بێت تەمەشای بابەتێکن لێرانە ئەو حکوومەتی مەحەلی مەسەلەن لە کەرکووج ئەگەر بێن بە نمونە بینینەوە باسی پەرکانە بکەین، ئەگەر بێت تەمەشای پەرکانەی بکەین و یان ئەو سنوورەی بکەین کە ئەو بە نمونە لۆ جەنا بدەنینەوە ملکی باب و باپیرانی ئەو کەسانەی بینە کە ئێستا کێشیان هەیە لەگەر عەرەبە هاوردەکان ئەو دەگەیتەوە چێ ئەو ملکە ئەوی ئەوانە هەیتیان دەگەڕێتەوە پێش 200 ساڵی. واتە لە پاش 68 لە پاش 63 و بەرەو سەر و 68 برێ عەفوەن لە پاش 68 قەراراتی مەجلس قیادەتی سەورەیان دەرینیان هەستان چیان کرد. مەسەڵەن پەرکانە تابعی هەولێرێ بووە، هەستانە بە بڕیارێکی قەرارێکی مەجلس قیادەتی سەورەی هینایتیانەوە لەسەر کەرکووچیاندانەیە. ئەتوو لێران ئەوان عەقدیان هەیە حکوومەتی عێراقی لەگەریە ئەمە کورد لێوێندەر سەنەدمان هەیە. ئەگە بێت و لێرانە ئەمە باسی ئەحسایی 57 کەینە سەرەوە بابەتەی باشە 57 پەرکانە یا ئەو ناوچە کوردستانیە ئەو کوردستانە ناوچە کوردستانیەکان سەر بە پارێزگای هەولێرە بینیان سەر بە پارێزگای کەرکووک بوونە بگەڕێ و سەرەگە بین و سەربابەتەی فعلەن سەر بە پارێزگای هەولێرە بینە سەر بە پارێزگای کەرکووک نەبینە ئەو بابەتە. دوو ئەو کەسانی کە ئێستا دێن کێشە و گرفتی دەبینەوە لەو شوێنانە و ئاژاوی دروست دەکەن و چەکداریان لەگەرەوە دەعمی حکوومەتی مەحەلی کەرکووچیان لەگەرەوە دەعمی لایەنی
سیاسی دیان نەگەرەوە دامی برێن میلیشیاتیان نەگەرە دێن ئەو کێشانە دروست دەکەن بۆ ئەوەی هیچ مافەتشیانێنی هەمووش قەرەبوونی خۆیان وەرگرتیە ئێواتە ئەتوو لێرانە دەبیت چارەسەری ئەو کێشە بکرێت فعلەن دەبی ئەو کێشانشکە هەمووشی ڕووی داهات و مەسەر پێشمەرگە بە هەموو شوێن وەزعک ئەم منتیقەی محافظەی لەسەر ئەو منتیقەی کرد وەخینیشی ماندایە لەسەر ئەو منتیقانە لۆ ئەتوەچی لە شەڕی داعش ئەو شوێنانەش کەتە جێ مەترسی لە شەڕی داعشی کەتە مەترسی بەڵام تاریمان پێشمەرگە محافظە لەسەر شوێنانە بکان نێری بە هیچ شێوەک کێشەی لێ دروستە دروستبوونەوەی ئەو کێشەی سەر لە نوێ کە دروست بووە لە پاش 16 ئۆکتۆبەرەوە دیسانەکە ئەو کێشانە دروست بووە کاتیەوەی پێشمەرگە ساحبی کردەوە ئەو میلیشیات و جێشی عێراقیاتەوە جیانی گرتەوە بە قەراری مەجلس قیادەی سەورەیەکێ باسیشمان کرد ئەوەی بە قەراری مەجلس قیادەی سەورەی ئەو ئاردانیان هەستە هاوشتیانەوە سەر وەزارەی مالیە و وەزارە دیفاع وەزارە دیفاع و وەزارە مالیە چ ئیستیفادەیانێ کردیا سوودمەند بینە لە زەویانە نەخێر سوودمەند نەبینە لە زەویانە باشە حەقیقەتیشە تو مادەی 140 دەرەی ئەو ناوچانە ئەو ناوچە کوردستانیانە بگەڕێنەوە سەر کوردستان واتە دەبی ئالیەتێکدان درێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەو ئالیەتانەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە دەگەڕێتەوە هەندێک کەسی لە حکوومەت مەحەلی بەڕاستی لەم لێرانە محافزی بکەم تەرخەم دەبینم لەو کارەکەی چکە یەک لایەنە کار ناکە محافزی کەرکووچێ بەعکسەوە دامی لایەنە هاوردە عەرەبەکەی دەکاتن دژی کوڕاودەست یعنی کارە ئیداریەکەی خۆی بە ئەوەی ناکە بەس بەپێی دستور و بەپێی قانون بەڵێ مەریوان قەرەنی ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردن